شەنگال ناوچەیەکی ناکۆک لە نێوان پارتی و پەکەکە لەلایەک و تورکیا و پەکەکەش لەلایەکی ترەوە. قەزای شەنگال دەکەوێتە باکووری خۆراوەی عێراق و سەر بە پارێزگای نینەوە. بەپێی ئامارەکانی ژمارەی سەرجەم دانیشتوانەکەی قەزاکە زیاترە لە 400,000 کەس. یەزیدیەکان بە ڕێژەی لە 170 زۆرینەی دانیشتوانی قەزاکە پێک دێن و کوردە موسڵمانەکانیش ڕێژەی لە 190 و عەرەبەکانیش لە 110 پێک دێنن. قەزای شەنگال لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای نینەوایە و 88 کیلۆمەتر دوورە لە شاری مووسڵی ناوەندی پارێزگاکەوە. شەنگال لە چوارچێوەی مادەی 140 دایە و یەکێکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم تاوەکو ئێستاش چارەنووسی لە نێوان هەرێم و بەغدا یەکلا نەکراوەتەوە. لەلایەکی ترەوە شەنگال پێگەی بەهێزی جوگرافیە و دەکەوێتە سنووری نێوان عێراق و سووریا و هاو سنوورە لەگەڵ پارێزگای حەسەکە لە خۆر ئاوای کوردستان. دوای داگیرکردنی شەنگال لەلایەن داعش و چۆڵکردنی ئەو شارە لەلایەن هێزە کوردیەکان لە مانگی ئابی ساڵی 2014 پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هێزەکانی ڕەوانەی ئەو ناوچە کرد. دوای ئازادکردنەوەی شەنگالیش لە مانگی 11 ساڵی 2015 ناکۆکی دروست بوو لە نێوان پەکەکە و پارتی لەسەر شێوازی ئیدارەدانی ئەو ناوچەیە. دوای خۆڵبوونەوەی ناکۆکیەکانیش سەرنجام لە مانگی 3 ئەم ساڵ پێکدادانی سەربازی لە نێوان هەردوو لە قەزای شەنگال ڕوویدا. بەهۆی ناکۆکی نێوان هێزە کوردیەکانەوە ئێستا شەنگال بۆتە سەربازگای هێزی چەکداری پەکەکە و پارتی و یەکێتی و یەزیدیەکانی تێدایە کە ئەمەش مەترسیەکی جدیە لەسەر ئایندەی ناوچەکە. هاوکات ئێستا شەنگال بۆتە جێی نیگەرانی تورکیا بۆی بوونی پەکەکە لەو قەزایە و تورکیاش ڕایگەیاندووە ڕێگە نادەن قەندیلێکی دیکە لە شەنگال دروست ببێت. ئۆرتمانی تورکیا بۆ سەر شەنگال بە پاساوی بوونی پەکەکە مەترسیەکی گەورەیە لەسەر ئێستا و ئایندەی قەزاکە. شەنگال بۆ پێی هاوسنوورە لەگەڵ خۆر ئاوای کوردستان باخێکی گەورەی بۆ پەکەکە هەیە و خاڵی هاتوچۆی پەکەکە لە نێوان قەزاکە وەرێمی کوردستان و خۆر ئاوای کوردستانیشە. بوونی ئەم هەموو ململانەیە لەسەر قەزای شەنگال ئەومان پێ دەڵێت یەکلاکردنەوەی چارەنووسی ناوچەکە لە نێوان هێزە ناکۆکەکان کارێکی زۆر ئەستەمە.